سڵاتان بازان خۆشەویستان لەسەر لە ڤیدیۆی نرخەکانیمان گەڕانیەوە لاتان لە یەکەم دوکانیشەوە کە لەگەڵتان لەگە کاکە محەممەد لێرە ساری کۆنسوڵەکان و هەروە یاریەکانی پلێستەشن فۆر و Xbox One و هەموو کۆنسوڵەکان دەپرسین لێرانش با یەکەمش لە PS4 دەست پێ بکەین. ساری چەندە ئەوڕۆ 500 گیگاوە چەند دلار؟ 360 دلار. یەک تێرا هەیە؟ دەستی دوی بە چەند یەک تێرا؟ 360 هزارە. لێرانەش ڕۆیەکان بە چەندە؟ مستعمل بە 280 دلار. لێرانەش بە Xbox One هەیە؟ فاتەکە 200 هزار. 290 هزار یەک تێرابایت 1S. لێرانش بە دەست بە هێزێتەکان بکەین لە PS5 دەست پێ بکەین 90 دلار. Xcloud Alpha 85 پلاتینیوم 100 دلارە. ئەو تیجاریەکان بەعام ئانە کە براندی مام ناوەدەن تیجارینە. لێرانەش سوکانی لۆجیتێک هەیە. سەری چەندە؟ بە کاملی گەر سوکان 280 دلار. مستعملەوە؟ مستعمل دەستی بە 200 دلاری. زۆر باشە. دەستی PS5 6 دلارە. دی سۆرەکەی 65 هەردووچی؟ زۆر باشە. Xbox 360 بە چەندە؟ 95 هزار. دەستی PS4 حالی 20 هزار. نوعی که کوالیتی باشتر 25 هزاره. اصلی شویه با 65 دلاری. دەستی پلیستیشن 3 با 8 هزاری. 8 هزارە. ئەو ئایکۆن لایتە؟ او با 35 دلاری. 35 دلارە. دەستی Xbox 360 با وایر 11 هزاره. بی وایر هوی 22 هزاره. زۆر باشە. ئەو تاخمانە بە چەندە؟ کیبۆرد و ماوس. او خواره 20 هزاره. ئەو بە 20 ئەو بە 15. ئەو تابلۆیانەشیان هەیە؟ سەریان چەندە؟ 15 هزار. 15 هزارە کە ئەنواعیان هەیە لێرانەشەوە. ئەو ماوس پادانە سەریان چەندە؟ انا با 4 هزارە. ئەدی ئەو دەستی هەڵکە؟ انا مثلا 6 هزارە. ئەدی ئایڕۆنمانەکە؟ aynen öyle. Ama yekسارە؟ 6 هزارە. ئەو فەرە. لێرانەش ئەو مێزانیان هەیە گەیمینگانە 100 دلارە. هەردووچی؟ زۆر چاکە. با دەست بە یاریەکانی Xbox One بکەین یەکەم جار. یاریەکانی Xbox One با لە بەخوای یاریەکانمان بەگشتی لە 10 هزاریە تا 25 30 هزاری. زۆر چاکە. وەکو ئێکسکلوسیڤی کوانتم ریک 15 هزارە. کیلر ئینستینکت 15 هزار. ڕێینبۆ سەری چەندە؟ ڕێینبۆ 5 هزار. ئەی لە PS4 10 هزار. FIFA 22 سەری چەندە؟ 75 هزارە ئینگلیزی. عەرەبیەکەی 85 هزار ساری ئەوڕۆ. Resident Evil 2 ریمیک نوێ 35 هزار. 35 هزار نوێ. کەس GTA 25 هزارە. ئەوانە نوێنە. Assassin's Creed Odyssey بە 30 هزاری. PUBG PUBG بە 10 هزاری دەستی دوو. Detroit دیترۆی بە 20 هزاری نوێ. God of War 3 نوێ 20 هزار. Xbox Series X نییە ئەوڕۆ؟ سیریز X بە 620 دلاریە. سیریز S 308 دلار. 308 دلار. ئەو نیتاندۆ سویچە ساری چەندە؟ ئەویان بە 230 دلاریە. مستعملە؟ زۆر چاکە. ئەدی PS5 ساری ئەوڕۆی چەندە؟ 840 دلار. 840 دلار. ساری هەستایتەوە لە چاو پێشتر. دەست خۆ. ئێستاش لە پێشانگای سامینە لێرانە لەگەر کاکە ساری یاریەکان و کۆنسوڵەکان دەپرسینەوە دووبارە. لێرانە نیتاندۆ سویچ بە چەندە ساری؟ با 250 دلاریە بە زۆکەرە. زۆکەرە. لە بۆ هێزێتەکان ساریان چەندە؟ بەڵێ 530ەکە بە 100 دلاریە. 530ەکە 100 دلارە. وی سپراپتەکە بە 6 دلاریە. 6 هزارە. ئەوەشمان هەیە ستریکسە های کوالیتی بە 150 دلاریە. بەڵام لە ئینتەرنێت بە 350 دلاریە. 350 دلار ڕاستە گرانە و مارکێ ئاسوسە. لێرانە ئەو سێتی ماوس کیبۆردە یەک دەستیە؟ ئەوە بە 50 هزاریە.
50000 دي جيم سيرەکە ئەوەش 50,000 هەردووچی ئەوەشیان بە 30,000 بێن 30,000 ئەو دەستگا لە بۆ پلیستیشن سێە لۆ پلی پێنجیان ئەو پلی چاری وێن پلی چار سعری چەندە ئەوە ساکەشتن دیار نیوێن ستاندی PS4 20,000 بەس لە بۆ پرۆی دەبی وایە لە بۆ پرۆی لە بۆ سلیمی لە فاتی هاتە لە بۆ جۆرەکان لە هەموو جۆرەکانی هیچ کێشەی نابیتێن لێرانەش یاریەکان نیتاندو ویشان هەیە گەستان پێشانگە سامی پێشەکەن لەو بابەتی یاری کۆنەکان بەروە لیدیشان هەیە لیدەکان بە چەندە لیدەکان هەیە بە 25,000 دەمەتریش بە 35,000 دەمەتری بە 35,000 ئەو ستاندانت چارجن ستاندە 20,000 هەموو لە بۆ PS5 هەیە دەتان دەستان کەی لێرە Xbox One ساری چەندە ئەوڕۆ 170,000 ئەو ئیدیشنە بە چەندە ئەوە 170,000 ئەویان 170,000 کە هەرزان بۆ ساری زۆر باشە لە بۆ ساری دەستگەکان ساریان چەندە بەس مستعمەلی هەیە مستعمل بە 35,000 35,000 زۆر چاکە شان لێکوانە بە 220,000 کراوەی نەکراوە بە 250,000 زۆر چاکە ئەدی PS Vita سلیمیشم هەیە بە 300,000 سلیمە 300,000 PS Vita ساری چەندە ئەوڕۆ PS Vita جۆکەرمی ئازرا دەتوان لە ئەنتەرنێگە بەکەندا بەسەنی جۆکەری پیکەیجیە بە $100 $100 ئەدی ساری PSP ساری PS 50,000 50,000 زۆر باشە دەستخۆش ساژ دەچین بۆ پێشانگای هایفاب لێرە ساری کۆنسڵەکان وەروە کەلوپەلەکان دەپرسین ئاگوریای لێرانە ئەو سوکانانە لەگەر مێزەکانەوە چەندە سوکانەکەمان گەڕعادیە ستاندەکەش یەگەل لەگەڵ بێنێ $165 مارکە PXN-ە مارکەی زۆر باشە بەس تێرنەکەشت بێنن $100 مێزەکان بە چەندە مێزەکان نوعیە بە قیاساتە لە $65 دەست پێ دەکات مێزەکان هەتاوەکو $110 کورسی گەیمینگەکان کورسی گەیمینگەکانمان زیرۆمانەیە ڕەنگەکانی هەیە زەرد و سوور و سپی و وەکو دەیبینێت $100 $100 لێرانەشەوە بە دەست بە هێسێتەکان بکەین هێسێتی ڕێیزەرەکان لە بلاک شارک ڤیدیۆ ئێکسەکە بلاک شارکەکە نرخی $75 کراکنەکە کراکینەکەمان $70 پینکەکان پینکەکەمان $90 وایتەکە سپیەکەشمان هەمان شێوە $90 ناری ئەڵتیمەیت ناری ئالتیمەیت $155 ئەو فۆرتۆنسۆل $45 $35 لە بۆ دەستی ڕێیزەری لە بۆ ئەکسبۆکسی دەستی ڕێیزەریان ئەویان ڤایبەرە نرخەکەی $140 $100 دیێ ماوسانەی ڕێیزەری ماوسەکان لە $45 و نرخی دەست پێ دەکاتە تا دەگاتە ڤایبەر ئالتیمەیت وایرلێسەکە نرخی $120 $120 ئەدی کلاود ریڤڵەر $120 ئەلفایەکە ئەلفاکەمان نرخەکەی $75 75 ستینگەرەکە ستینگەرمان $50 $50 PS5 ساری چەندە $85 $85 لۆژیتێک تاو گۆڕانکاری بەسەردا وایە لۆژیتێکەکەمان ئەویان $65 G332 G332کەمان $68 733 $135 وایرلێس Last of Us Edition ئەوە ئیدیشنە نرخی $90 Gold Edition A10 $50 نرخی ئەوانی دیکە ساریان چەندە ئۆنیکۆمایەکان بابەتەکانی ئۆنیکۆمان بە هەموو بەشەکان دەست پێ دەکات لە 20,000 هەتاوەکو دەگاتە نرخی $40,000 لێرانەش ئەوانە بەگشتی ساریان چەندە تیزاریەکان تیزارەکان وەکو پێم وتی بابەتی تیزارەکان لە 20,000 دەست پێ دەکات هەتاوەکو $40,000 لێرانە بابینە سە نیتاندۆ سویچ ساری نیتاندۆ سویچ ئەوڕۆ بە چەندە نیتاندۆ سویچی نۆرمەل نرخەکەی $300 $300 ئۆلیدەکە $405 415 لایتەکە $185 لایت $185 ئەدی کیبۆردی ڕێیزەر بە چەندە کیبۆردی ڕێیزەر بابەتی کیبۆردەکان دەست پێ دەکات لە $70 تاوەکو $125 زمانی 2 ساڵە هەم بابەتەکانی ڕێیزەر Xbox Series S $308 ساری $308 PS4 ساری چەند ئەوڕۆ PS4مان نەماوە PS5 ساری ئەوڕۆی PS5 نرخی ئەوڕۆیان $870 لێرانەش دەستکەکانی PS4 تیزارەکانە کوالیتیان باشە نرخی $25,000 $25,000 یاریەکانی PS4 با دەست پێ بکەین لێرە ئەنچارتدە کۆلێکشنەکە ساری چەندە $15 میدل ئێرتەکە میدل ئێرتەکە بە $80
Resident Evil Revelations 15 دلاره Onimusha Yakudu Onimusha Shenmue شینمیەکەیان نرخی 20 دلاره Dead Rising دید رایزینگ 5 دلاره GT جیتیەکە 5 دلاره FIFA 18 فیفا 18ەکەمان نرخی 10 دلاره God of War işte 13 دلاره Tekken 7 15 دلاره GTA 5 15 دلار بەمان شێوە Call of Duty Black Ops 3 ئەویشان 5 دلاره $15 Akıllı seri أوريتسندا PS2 340 دلار نرخی ئەوڕێن $660 أو ناكونان دەستکانی لە بۆ PS4 سعریان چەند دەچەندە ناکۆنەکان ئەویان بە وایرە نرخی وایرەکە بە 6 دلاره $6 ئەدی دەستی PS5 نرخی 6 دلاره پێس $6 هەموو ڕەنگەکان نەخیر بە سپیەکان ڕەشەکەیان نرخی 64 دلاره 6 6 دلاره $6 زۆر کۆنتڕۆلیان نرخی 35 دلاره $35 لە بۆ نرخی سوکان PXN PXN ئەوە ڤینۆیە نرخی 100 دلاره $100 لە بۆ لۆجیتێکەکان سعریان چەندە سوکانی لۆجیتیک بەڵێ نرخی 210 دلار نەمان ماوە نەماوە لە بۆ ئەو سێتانی ئێرانە هی ئایماک نرخی 20 هزار ئەویان کیبۆرد و ماوسە ئەدی ئەویان ئەویان نرخی 40 هزار $40 ڕێدراگۆن ڕێدراگۆنەکە بە 50 دلاره $50 ساری سوکانەکان بەگشتی لە چەندە VC-مانەیە نرخی 45 دلاره واسەفاتەکەی پێ دەڵێن نیوفڕەوە گەڕعادی نییە و ئۆتۆماتیکە و نیوفڕەیە ئەدی ئەویان ئەویان بۆ پلەیستێشن 3 نرخەکەی با 40 هزار $40 ئەدی ئەو زۆریان ئەو جۆریان بۆ Xbox نرخەکەی 50 هزار $50 ئەو ماوسانە بەگشتی ساریان لە چەند نرخیان 12 هزار نارە ئەو بابەتانە $12,000 هەموو بابەتە ماوسەکانی لێرە 12 هزار نارە زۆر هەرزان نرخەکانیان گونجاوە دەست خۆشی ئێستاش لەگە کاکە دانەی لە شوێنی بڕوا و دانا لێرانە لەگەڵتانی لەگە یاریەکانی PS4 دەپرسین کاکسمای بەخێر بێ بەڕێزی ڕێدی ڕدەمشن مستعمل 28 کەپس 35,000 نارنتۆی ئەوە کەپس 35,000 ئەو بە 20,000 کەپس تۆم ڕایدەرەکە 25,000 ئەنچارتد 25,000 فیفا 21 40,000 کەپس دەکری و مستعملمانەی 18,000 کەپس 25,000 33,000 کەپس Call of Duty Ghost 20,000 15,000 Division 5,000 Killzone بە 10,000 ئەو 15,000 ئەو 15,000 ئەوش 15 نوێیەکە 25 25,000 15,000 نیۆیەک 20,000 30,000 دوو 15,000 15,000 ئەمفرۆند بە 15 15 دەستی تیجاری بێ مشکلەیە بە 25,000 بەڵێ PS4 سلیم بە 315,000 فاتیش دەوری 220-225,000 بەڵێ فیگەرەکان ئەیتمان گچکەکان 25,000 ئەو لوفیە 30,000 ئەو مەدێرایە بە 40,000 ئەوانە 25 کۆنتڕۆل فریکمانەیە بە 5,000 لۆ 5 و پلەی 4 دەبی ئەومانەیە ئەو بە 40,000 ئەومانەیە ئەوە شەحنی Xbox One و Series X-ە زۆر شتێکی باشەکەی بڵی لەگەرە قاعدەی تا پشتیشی لەگەرە بە 10,000 ئەسلیە ئەوان هێڵانە ئەوانە 500 گەمەی تێدایە کوارکە و ماریۆ هەموو شتەکانی تێدایە ئەوە بە 15,000 ئەوە $40 ساری ئەوروپی 115,000 بەڵێ کارتۆن کام لە شێ هێسێتەکان بە 15 هەیە بە 20 هەیە حەسەب نۆعیەتە ئەوەشمان هەیە ئەوە لە بۆ شەحنی خەتی بەکاردێ پاوەڕبانکە بە 20,000 بەڵێ ئەو سێ پارچەیەمانەیە 35,000 بەڵێ ئەوە بە 30,000
بەڵێ زۆر ساکە دەست برا گەورەی چاوە سەر لە پێشانگای جارن لێرە سەری یاریەکانی PS4 و کۆنسۆڵەکان دەپرسینەوە دیسانە لێرانەش لە باتڵفیلد چارەکەی دەست پێ بکەین باتڵفیلد 4 ئێستا 10,000 دینارە گۆست ئۆف تشیما ئێستا کە سعری دابەزێ بوویتە 35,000 دینار استعملی PS21 بە 15,000 دیناریە PS20 بە 13,000 مۆدێ جەسکاوس 20,000 دینارە مۆدێرن 25,000 درایڤەر 15,000 نیهۆ 15,000 15,000 ویچەر 15,000 20,000 زای لە دووەکەیتی وەشی نوێەکەیتی وەردۆکس 10,000 ئەوش 10,000 نارە هەرزان بۆ ئەان هەرزان بۆ سیدانە مانی کراف دەستاکە 20,000 نارە پەیدەی دوو 15,000 هۆڕایزن 10,000 لێرانە گەمە پاپایانە برێن ئەو دیگۆیەکان ئەوە 20,000 دینارە ئەوە 15,000 نارە ئەویان 15 منێو گەمە پاپایەکان زۆریان 15 و 20,000 نارە ئەم 4 15,000 نایە گۆزری کۆم 15,000 دلیڤژن 15,000 ستاوەڕس 15,000 دیسنیەکان 10,000 ئەو 15,000 ئەوش 15,000 فیفاەکان ساریە فیفاکە دیمەکان 90 ئەوان هەموو 10,000 نارە فیفا 21 20,000 دینارە فیفا 22 $6 $55 15,000 ئێستا کۆنسڵەکان PS4 ساری پلی 4 بە نوێتی $306 ئێستا گران بۆ پلی 4 استعمالیشی 300,000 دینارە و 310,000 فاتەکەشی 210,000 پڕۆکن مایسە لە بازاری استعمالی بە $300 Xbox One وان 300,000 1 تێرابایتشی 500شی 250 لێرانەش دەستەکان ساریان دەستی پلی 4 هەیە بە $6 هەیە بە 25,000 ناری هەیە بە 15,000 هەیە بە 20,000 عفوان لێرانە دەستی Xbox 360 بە 10,000 دیناریە بەوایەر بێوایەرەکەش 20,000 Xbox 360 هەیە ئەوانە Xbox 360 بە 90,000 دیناریە پلی 4 مستعملی شەیە بە 320,000 دیناری 310,000 مستعمل فاتەیە بە 200,000 دینار پلی 3 500 گیگا هەیە بە 100,000 سلیمەکانە سلیمە لێرانەش دەستی PlayStation 3 بە 8,000 سێت هەیە بە 10,000 هەیە بە 15 هەیە بە 25 ئەوانە ئەوانە بە 15,000 20,000 عفوان 15,000 جینۆزار 15,000 V21 25,000 نارە شتێکی باش لێرانە لە لای کاکە شیارین کە سەری یاریەکانی Xbox 360 لەگەڵ دەپرسیم زانای سارەکان چەند لەو چەندە ئێستاکە بە ئۆریجینال کە لە بات کەمپانیەکەیەوە دەست پێ بکەین باتڵفیلد 5,000 هەمووی بەگشتی بە 5 بەگشتی ئەوانەی سەرەوە 5,000 بە 5,000 پایکڕا چارەکە 10,000 ئەوان کە هەمووی 5,000 بەگشتی زۆر چاکە جێمز بۆندەکان بە چەندە؟ ئەوانیش 5,000 5,000 ئەدی بانکویش ئەویان 10,000 خۆی وێنەکەی 3Dە بەڵام لە کامیرە باوەڕ ناکەم دیار بیتەن ماسی فێکتەکان بە چەندە سەریان؟ ماسفێتەکان بەشیەکان 5,000 ویتکە 7,000 فۆڵاوت ئەوانیش 5,000 5,000 سکایرمیش باز سکارمەکەش 5,000 ئەو دارک سایدەرەکە ئەو بە 15,000 دەسپێس بە 10,000 ئەو ڕزیڤڵ 5 و 6 دەیە ئەو سانەتێلەکە 25,000 ئەو سپێتە سێڵەکە 10,000 ئەو ڕێدێت هەردووکە زۆمبێکە ویتکە هەردوو بە 30,000 ئەوە 10,000 ئەو دانتیەکە ئەو 20,000 ئەو نینجا بلێدی ئەوش 20,000 ئەوی تەنیشتی ئەوان 10,000 ئەوانکە 5,000 ئەوانەی خوارش 5,000 لە بۆ گیرسە فڵەکان 5,000 بە کەفسی بە 5 بە کەپسی ئەوە هەیتم بە فەلی 5,000 ئەو کەپسە 10,000 بە کەفسی بە 10,000 دەستی دووشەیە بە 5 بایۆنیکەکە ساری چەندە؟ چیانیان بایۆنیک
ئەوش 5,000 5,000 کێن ئاڵین چی شێ 5,000 ئەو پرۆتۆتایمە و 10,000 ئەوی تەنیشتی 10,000 برێم نا 5,000 عەفو زۆر چاکە ئەڵێ دارەگە و 10,000 ئەوی تەنیشتی 10,000 تێکنەکەش بە 15,000 باتمانەکان 10,000 ئەوانەی خوارێ ئەسە جیتیەکە 10,000 ئەوانە ئەو 5 زۆر بێ زۆر ئەوانەی خوارە 5,000 لەو لاژەیتم ئەوانەی هەندێک مزماچکەش هەیە لەو لای PlayStation 3 Xbox 360 360ەکان تۆم ڕایدەرەکان بە 10,000 ئەوەی تەنیشتی دەیە ئەوان تر زۆربیان 5,000 زۆر بە 5 PlayStation 2ەکان ساریان چەندە و چاریایە ئەوانیش 5,000 5,000 زۆر هەزار ئەوانیش سەرەوە پلەیستەیەکانان دەچیان زۆریان 5,000 ئەو جیتیەکە 10,000 ئاسەسینەکانیش 5,000 ئەوان سەرە زۆربیان 5,000 ئەوانەش هەر 5 ئەمۆتا ئێرە ڕزی بڵ 5 چارتەکان ئەوان 10,000 بەناویمەش بێن خاترتان دەگیرێ لێرانە لەگە کاکە و شیاری لێرانە هەرچی یاریکتان بێت لە بۆ Xbox 360 و PlayStation 3 زۆربەی لابەردەستە ئەگە نەشبیت لە بۆتان دادنێ دەتان پێی برێن لە بۆتان پێیا دەکات سپاس دەکەم ئێستاژە پێشانگای ئاکارین لێرانەوە کە یاریە کۆنەکانیان هەیە Xbox 360 و PlayStation 2 کە یاریەکانی PlayStation 3یان هەیە بە کۆپی Xbox 360یان هەیە ببورن بە کۆپی کە لەگەڵ چەند کۆنسۆڵی بچووکیان هەیە کە یاریەکانی نێس و سیگا دەخینتەوە لێرانەش یاریەکانی PlayStation 2یان هەیە بە کۆپی کە هەر کۆپیەشتان بێ بە CD یاخود بە فلاشش لە بۆتان دروستی دەکەن کە لێرانە یاریەکانیان زۆربەی لابەردەستە سەری دەستگەکانی PlayStation 2 تەنها 3,000 لێرە ڕۆک دەبینن سیگایان هەیە کۆپی ئەو جیازانە زۆر کوالێتیان باشە کە بە 20,000 25,000 لێرانەش PlayStation 1یان هەیە کە سەری بە 20,000 کە نرخەکان زۆر هەرزانەوەرەوە PlayStation 2شیان هەیە کە فلاشی دەخینتەوە بە فلاشەوە بە 35,000 کە لێرانە هەروەک دەبین ئەو PlayStation 2یان هەیە کە هەرچی یارێکتان بێ دەتوان لەتانی تێکەن لێرانەش ئەو کۆنسۆڵ بچووکانیان هەیە کە ساریان لە 15 بۆ 20,000 کە سارێکی گونجاوە لەگەڵ جیازانەی باسمان کرد کە یاریەکانی نێس و سیگا دەخینتەوە لێرانە شتی کوالێتی باشیان هەیە Xbox 360یان هەیە دەستی دوو لێرانە زۆربەی کۆنسۆڵەکانیان لابەردەستە لێرانەش کۆپی سیدیەکانی PlayStation 1یان هەیە کە زۆربیان لابەردەست دەکەیتن وەروە لە بۆ کەلوپەلی PSP و کۆنسۆڵە کۆنەکانی دەتوان بێت سەردانیا بکەن زۆربیان لابەردەستە لە دەستگای وەستە ئارامی لێرانە کە PS3 زۆر لابەردەست دەکەویتن PlayStation 3 لێرانە کە بە هەموو جۆرەکانی هەیتی لە فاتی دەرێ هەتا سوپەر سلیمیش چاوم باشی بەخێر نرخی PlayStation 3 ساری چەندەوە وڵی ئەوڕۆ سعرەکان پلەی سێفات بە 6,000 سلیمەکەش بە 8,000 سوپەر سلیمەکەش بە 7,000 ساری جۆکەکردن و باوەتەکان جۆکەرەکان بە 10,000 تێکردن یاریەکان لە بۆ PS3 بە 2,000 جۆکەری PlayStation 4 ئەوڕۆژ هەتا 7.55 دەکرێت ئەوش بە 10,000 سعرەکەی 10,000 یاریەکانی بەچەند تێدەکەن وڵا عەسەب گەمەیە گەمە هەیە بە 10,000 گەمەیە بە 2,000 عەسەب گەمەی نوێیە گرانە لە 10,000 زیاتر نییە بە جۆکەر لە گەمە غەزمکردنی لێرانە هەراتن ئەگەر هاتن لای کاکاران لێرانە خاتریشتان دەجرێ بە ناوینا لە غزمەتدان هەر هەر جۆکەریان هەر بابەتێکی کێشەی PlayStation 3تان هەبوو وەرنە لای لەتان چا دەکاتەوە کە شارەزای لە بابەتی دەبین لێرانە ئامێر و شتی تایبەتیشی لەوە چاکردنەوەی جیازەکان وەرنە لای لەتان دەبێتن بە زەمان زمانی لەگەدا هەموو دەست خۆش سلامت